تۆر و بابەت و گفتوگۆکانی ترمان ئەزانین جەنگ لە هەر شوێنێک بوونی هەبێ ئەگەری ئەوەی هەیە کە بارودۆخی ئابووری ئەو شوێنە و چواردەورەکەشی تێک بچێت. بۆیە ئەمڕۆ لەم بەشەیە باز لەواکەین بابزانین لێکەوتەکانی جەنگ چیە لەسەر ئابووری وڵات و یاخود لەسەر ئابووری ئەو شوێنانی کە کاریگەری جەنگەکانی لەسەر. هەروەها باسێکیش لەوە بکەین ئەگەر بێت و جەنگ لە شوێنێک هەبێت ئایا تا چەند کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە نرخی کەلوپەل و پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان ڕوو لە بەرزبوونەوە بکات. لە هەرمووشی گرنگتر ئەوەیە کە خێزانەکان پلانێکی تۆکمەیان هەبێت بۆ ئەوەی کە ڕووبەڕووی هەمووی ئەو قەیرانە ئابووریانە و ئەو قەیرانانە بن کە ببێتەوە کارێک بۆ بەرزبوونەوەی نرخی کەلوپەل و پێداویستەکان. اینجا بۆ ئەوەی کە ئێمە بردی لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرگرین کە ئەمە بابەتێکە بۆ هەموو لایە گرنگە ئەزانین چونکە وڵاتانی دراوسێمان ئێستا ڕووبەڕووی جەنگ بوونەتەوە. بۆیە گرنگە کە ئەگەر پریشکێکیش بەر چواردەوری ئێمە بکەوێت ڕەنگە کاریگەری ئابووری دروست بکات. بۆیە گرنگە کە ئێمە زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگرین. اینجا بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزە و میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد حسێنمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین. مامۆستا سڵاو لێبێ و ئەم کاتت باش سپاس بۆ ئەوەی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانی باسێکیەوەمان بۆ بکە سەرەتا با بزانین جەنگ چۆن کاریگەریە بێ لەسەر ئابووری وڵات. سلااوت دێبێ خاتون بەیانیت باش سپاس بۆ تۆ هەردوو جەژنیشتان لێ پیرۆز بێ لە بەڕێزیشە پیرۆز بێت مامۆستاکیان نەورۆز زۆر سپاس. بە دڵنیایی جەنگ لە هەر شوێن و ناوچەیەک بێ کاریگەری سلبی زۆر بەجێ دەهێڵێ لەسەر ئەو شوێنە بە تایبەتیش لەسەر مەجای اقتصاد و بازرگانیکردن و ئەم جەنگە بە تایبەتیش کاریگەری زۆر گەورە خراپی لەسەر عێراق دەبێ لەبەرەوەی عێراق اقتصادێکی مقاوم و خۆبژێوی نییە. عێراق وڵاتێکی لاوازە لە ڕووی اقتصادیەوە و اقتصادێکی نەخۆشی هەیە. هەمومان دەزانین ئاشکرایە لای جەنابتان کە با بڵێن عێراق بۆ دابینکردنی پێداویستی خەڵکەکەی یا بازارەکانی عێراق پشت بە هاوردەی کاڵا و خەدەمات و شتومەچی بیانی دەبەستن. بۆیە کە جەنگ لەو ناوچەیە دروست دەبێ کێشە و ئەستەم بۆ بازرگانی و بازرگانانیش دروست دەبێواتە هاوردەکردنی ئەو کاڵا و شتومەکانەی کە پێویستن بۆ خەڵکی عێراق و بۆ بازارەکانی عێراق گرفتی بۆ دروست دەبێ هەم لە ڕووی دواکەوتن هەم لە ڕووی بەرزبوونەوەی نرخەکانی بە تایبەتیش ئەگەر ئەم ڕێڕەوە ئاویەی کە ئێستا بەهۆی دروستبوونی ئەم شەڕکە پێی دەڵێن گەروی هورمز دروست بووە کێشەی زۆر گەورە بۆ عێراق دروست دەکا. نەک هەر کێشەی داهات بەڵکو کێشەی دابیرکردنی کاڵا و شتومەکان بۆ عێراق بۆ بازارەکانی عێراق واتە عێراق تەنها لە ڕووی داهاتەوە تووشی کورتێنان نابێ بەڵکو لە ڕووی دابینکردنی پێداویستەکانیشەوە تووشی کورتێنان دەبێ. ئەم کورتێنانەش بە دڵنیایی دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی ئەو کاڵا و شتومەکانە کە دوجار هەم سستی بازاری لێ دەکەوێتەوە هەم دۆخی ژیانی خەڵکی بەگشتی خراپتر دەبێت لە کاتێکە توانای کڕینی خەڵکەکە بەهۆی بەرزبوونەوە و هەڵکشانی نرخ کەمتر دەبێتەوە. شەکاواتە مامۆستا لەبەر ئەوەی لە وڵاتانی دراوسێمان جەنگ هەیە کەواتە پریشکەکە بەر عێراق و هەرێمی کوردستانیش ئەکەوێت. پێشبینیەوەکرێت نرخی کەلوپەل و پێداویستەکانی هاوڵاتیان ئەوانی کە ڕۆژانە زۆرتر بەکارێنن بەرەو گرانتر بچێت. بە دڵنیاییەوە وەکو باسم کرد عێراق اقتصادێکی منتزی نییە بەرهەمهێری نییە بەڵکو عێراق با بڵێن اقتصادێکی زۆر لاوازی هەیە و عێراق بەوەی ئەم جەنگۆ کەوتۆتە نێوەندی جەنگەکە کەوتۆتە نێوان هەردوو بەرەکەوە. بۆیە بە دەرنابێت لە کاریگەریەکانی ئەو جەنگە و دوور نییە عێراق ئەگەر ئەم دۆخە پەرە بستێنێەوە شارەکە درێژە بچێشێ عێراق نەک هەر پڕوشتی بەرکەوێ بەڵکو ببێتە گۆڕەپان و ساحەی ململانەی و جەنگەکەش. و لەبەر ئەوەی لە عێراقا بۆ خۆتان دەزانن عێراق حکوومەتی عێراق هەم پەیوەندی بە هێزی سیاسی و اقتصادی و ئەمنی لەگەر ئەمریکا هەیەەوە هەم لە بەرامبەریشە پەیوەندی سیاسی حکوومەتی عێراقی پەیوەندی سیاسی اقتصادی با بڵێن ئەمنی مەسهەبی و عەقائیدیشی لەگە ئێران هەیە. بۆیە کە کەوتۆتە ئەو نێوەندە
ڕەنگە پەرەسەندنی دۆخەکە عێراقیش پەلچێش بکە بۆ ناو ئەو شارە بەهۆی ئەو بنکە و قاعیدە و سەربازە ئەمریکیانە و هاوپەیمانەکانی ئەمریکا کە لە عێراق هەن و لە بەرامبەریشدا ئەو هێز و گروپە چەک بەدەستانەی کە ئەمریکا ناوی ناون گروپی میلیشیایی سەر بە ئێران بە ئەکید پەرەسەندنی ئەم دۆخە وا دەکا ئەم هێزانەی کە توانایەکی سەربازی بەهێزیان لە بەردەستە لە هەبوونی درۆن لە هەبوونی موشک پەلامار و هێرش دەکەنە سەر ئەم بنکە و با بڵێن قاعیدە سەربازیانە لە بەرامبەردا ئەمریکاش وەڵام دەداتەوە کە وەڵام دەداتەوە عێراق دەبێتە گۆڕەپانێکی جەنگ کە عێراق دەبێتە گۆڕەپانی جەنگ و ئاگرەکە عێراقش دەگرێتەوە واتە کێشەی گەورە بۆ بازرگانان دروست دەبێت بۆ هێنان و هاوردەکردنی کاڵا لە دەرەوەی عێراقەوە بۆ ناوخۆی عێراق دروست دەبێت بەهۆی ئەو دۆخە ئەمنی و سیاسی کە تێکەچێت لە عێراق بۆیە بە دڵنیایی کولفەی ئەو شتومەک و کاڵایانەی کە هاوردە دەکرێت زۆر دەچێتە سەر و لە بەرامبەریشدا کە ئەو کولفەی باشە ببوورە مامۆستا قسەکەش پێ بڕم کە ئەو کەلوپەل و پێداویستیانە نرخیان بەرەو گران بووم بچێ ئەیلێرە ڕۆڵی بانقە ناوەندیەکان چییە بێ لە کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتەیە؟ دەزانی لە عێراقا ئێمە با بڵێن دامەزراوەکانی عێراق هاتوون کاریگەری زۆر گەورە و ڕاستە و خۆیان نییە لەسەر بازار لەبەر ئەوی بازار لە دەستی خۆمان نییە وەکو گوتم عێراق اقتصادێکی لاواز و نەخۆشی هەیە وڵاتێکی منتج نییە توانای ئەوەی نییە پشت بە خۆی ببەستێ بە بەرهەمهێنان و ئینتاجی خۆی ببەستێ واتە دابینکردنی پێداویستیەکانی خەڵک پێداویستەکانی بازار دەکاڵا و خزمەتگوزاری پشت بە هاوردە دەبەستین ئەوانەی کە لە وڵاتانی دەردێنەوە ناوخۆی عێراق بۆیە کە لە ناوخۆی عێراق دۆخی ئەمنی تێکەچێ بۆیە هێنانی ئەو کاڵایانە گرفتی بۆ دروست دەبێ هاوردەکردنی ئەو شتومەکانە گرفتی بۆ دروست دەبێت کە گرفتی بۆ دروست بوو بە نەتیجە هەر شتێک کەم بوو خواست لەسەری زیاد دەبێت کە خواست لەسەری زیاد بوو نرخەکەی دەچێتە سەر بۆیە زیانێکی زۆر بەرچینی مامناوەند و چینی هەژار دەکەوێت ئەگەر دۆخەکە پەرە بسێنێەوە درێژە بچێشە ئەم شار ئیشەڵا درێژە نەکێشێت بۆی کە وەکو تۆ باسی لێوە کرد ئەو چینانەی کە تۆ باسی لێواکەی کاریگەری زیاتر لەسەر ئەوان دروست نەکات مامۆستا باسێکی ئەوم بۆ بکە ئەی ئابووری هەرێمی کوردستان خۆی تا چەند ئەتوانێت خۆی بپارێزێت لەم بابەتەیە بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لە پێش جەژنی ڕەمەزانە ئەمان بینی ئیتر بەهۆی ئەم جەنگانەوە تەنانەت مارکێتەکانی خەڵکی زۆر لێبوو خەڵک ئەچوو کەلوپەل و پێداویستیەکانیان ئەکڕی یعنی لە ترسی ئەوەی کە ئەگەری ئەوەی هەیە بەهۆی ئەوەی کاناردەکردن و هاوردەکردن کەم بۆ تۆ یاخود نەمێنێ کەلوپەل و پێداویستیەکانیش لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستانە کەم بێتەوە و نرخیان زۆر گران بێت ئەی لێرە هەرێمی کوردستان یاخود ئابووری هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت کۆنتترۆلی بابەتەکە بکات چۆن ئەتوانێت خۆی بپارێزێت لەم بابەتە بەچی ئەوەندە کەلوپەل و پێداویستی نیە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە ماوەیەک بۆ نمونە ڕای کێشێ لەگەڵ ئەم بارودۆخەیە دەزانی هەرێمی کوردستان هەم جزئەکە لە عێراق و هەم زۆر جیاواز نییە با بڵێن تەبیعەتی اقتصادەکەی زۆر جیاواز نییە لەوەی کە لە عێراق هەیە لەبەرەوەی من بە دوو خاڵ وەڵامی جەنابەت دەمە یەکیان ئەوەیە با بڵێن دابینکردنی موچەی موچەخۆر و کارماند لە حکوومەتی ئیقلیمی کوردستانەوە پشت بە بەغدا دەبەستێ بەو موچەیە کە لە بەغدا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوان دەکات بۆیە ئەگەر دۆخەکە لە عێراق تێکچوو بەهۆی ئەو جەنگەوە بە ئەکیدی دۆخی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان بە تایبەتی چینی مۆزەف و موچەخۆر ئەمانەش تێکەچێ لەبەرەوەی موچە لە باشترین حالەتێدا زۆر لەوە دواتر دەکەوێت کە ئەوەی ئێستا هەیە ئەمە یەک دوو اقتصادی کوردستان دیسان اقتصادێکی بەرهەمهێن نییە یعنی ئەگەر دیقەت لە بازاڕەکانی کوردستان بدەی بەشی ئێجگار زۆری ئەو کاڵا و شتومەکانەی کە ئێمە پێویستمانەوە خەڵک پێویستێتیوە ڕۆژانە بەکاری دەهێنێ وەکو عێراق هاوردەی دەکەین لە وڵاتانی با بڵێن بیانی کاتێک لە وڵاتانە دەهێنین دیسان ئەگەر دۆخە ئەمنیەکە هەرێمی کوردستانیشی گرتەوە کە بە دڵنیایی ئەگەر پەرە بسێنێ ئەم دۆخە هەرێمی کوردستانیش بە احتمالی زۆر بێبەش نابێت لە تێکچوونی دۆخی ئەمنی و ڕەنگە
با بڵێن پەلکێش بکرێیان بخرێتە ناو ئەو ململانەیەوە ئەوە ئەم گرفتانەی کە باسم کرد لە کەمبوونی کاڵاو شتومەک کە بازارەکانی کوردستان و خەڵکی کوردستان پێویستی پێێتی بۆ ڕۆژانە لە خواردن لە دا و دەرمان لە سوتەمەنی بەدڵنیایی ئەوانە زۆر کەم دەبنەوە و بە هەمان شێوە نرخی ئەم شتومەکانە زۆر زیاد دەبێت و لە بەرامبەر ئەوانەدا تەنها کێشەکە کەمبوونی با بڵێن کاڵا و شتومەک نییە خاتونی بەڕێز کاتێ دۆخی ئەمنی و سیاسی لە منتیقەیەک تێکەچێ شەریکات و کۆمپانیاکان و بە تایبەتی و بەرهێنەکان پرۆژەکانیان دەوەستێنن و بەشێکی زۆر لە وەبەرهێنانی بەڵێ فەرموو بەردەوام بە بەشێکی زۆر بەڵێ وە بەشێکی زۆر لە وەبەرهێنەرانی بیانی لەگەڵ ئەوەی پرۆژەکانیان دەوەستێنن کە هەوڵی گواستنەوەی سەرمایەکانیان دەدەن بە وڵاتێکی ئامنتر ئەمە چ دەکاوا دەکات بەشێکی زۆر لە دەستی کار لەو کارمەندانە لەو کچ و کوڕانەی کە لەم شەریکە و کۆمپانیای بیانیانە با بڵێن وەبەرهێنی بیانی کاریان کردەوە بێکار دەمێننەوە دەڕۆنەوە ماڵێ واتە سەرچاوی داهاتیان نامێنێ و لە بەرامبەر ئەوەشدا بازار بە شێوەیەکی با بڵێن بەرچاو بە شێوەیەکی زۆر خراپ تێک چووەوە نرخەکان بەرز بوونەتەوە پێداویستەکان کەم بوون ئەمە دوو جار زیان بە خەڵک دەگەێنێ لەلایەک سەرچاوی داهاتی نەماوە یا زۆر کەم بووە و لەلایەکی تر نرخی کاڵا و شتومەکان هەڵکشاون بۆ سەر واتە لە هەموو حالەتێکە دۆخی ژیانی خەڵک زۆر خراپ دەبێ و سەخت دەبێ و ئەستەم دەبێت و لەلایەکی دیکە با بڵێن ڕەنگە خەڵکێک پەیوا بێ هەرێمی کوردستان منفەزێکی جیاوازی هەیە پایپلاین یان دوولەیەکی نەوتی هەیە دەتوانێت نەوتی خۆی چکە حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها ئەوەی کە هەیەی تەنها نەوتەکەیەتی با بڵێن ئەگەر بیر لەوەش بکەینەوە نەوتەکەمان بە ئاسانی دەتوانین لە ڕێگەی تورکیەوە بیگەینە بەندەری جیهان و لەوێ بۆ جیهان ئەوەش پێم وانە کارێکی ئاسان بێەوە ناشکرێتەوە هەموو ئومێدی خۆت بخەیە سەر یەک پایپلاین یەک لولەی نەفتیەوە کە مولکەچە بۆ هەر لەحزەیەک بکەوێتە بەر هێرش و بە ئامانج بژگیرێ جا چ لەلایەن درۆن و موشەکەەوە چ لایەن هێزی چەکداری ناوخۆی عێراقیەوە یا لەلایەن تورکیا خودی تورکیاوە لەبەرەوەی ئەم لولەیە ڕەبتی بە تورکیا و هەولێر و بەغدا هەیە دروستبوونی هەر گرفتێک لە بینی ئەم سێلایەنە ئەم بۆریە دەوەستێت کە وەستا تۆ تاکە منفەز و سەرچاوی بەردەسێنانی داهاتە ئەویشت نامینێ بۆیە بۆ کوردستانیش ڕۆژانێکی گەش و زامن لە پێشمان نییە دەبێ هەموو لایەک ئومێدی ئەوە بکەین کە ئەم جەنگە درێژە نەکێشێ و بەزووی بۆ هیوایان مامۆستا باست لە هەندێک خاڵی زۆر گرنگ کرد بەڕێزە دووتت بابەتەکە تەنها لە گرانبوونی نرخی کەل و پەل و پێداویستیەکانە نیە تەنانەت کۆمپانیا بیانەکانیش پرۆژەکانیان لە وڵاتەکانی خۆمانە لە هەرێمەکەی خۆمانە وەستاندووە ئایا بەڕێزت ئەم هەموو کاریگەریە نەرێنیانی کە بەهۆی جەنگەوە ئەکەوێتە بەرناوچەکە ئەمانە کاریگەری کورتخایەنن ئیتر هەر لەگەڵ تاوابوونی جەنگەکانە بارودۆخەکان ئاساییە بێت و یاخود نەخێر بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمێنێتەوە چونکە هەر ئەگەری ئەوەی هەیە کە ئەم کاریگەریانە بەردەوام بێت لە ناوچەکەیە چۆناییە ئەم بابەتە پێم وایە کاریگەریەکەی ئەگەر درێژخایەنیش نەبێ بەڵام مام ناوەند خایەن دەبێ ئەنی لەبەر ئەوی لە ڕابردوودا ئەگەر لە بیرتان بێ ئەوەی ناویان ناشەڕی 12 ڕۆژە کاتێک ئەمریکا و پێم وایە لە مانجی 6 بوو ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردە سەر ئێران دواتر ئاگر بەست دروست بوو کە ئاگر بەستەکە دروست بوو دەستیان بە دانووسان و گفتوگۆ کردەوە و نزیک بوون لە ئەلانکردنی ڕێککەوتن هەم ئەمریکا و هەم ئێران یعنی دڵنیەوەیەکی زۆر بۆ خەڵک بەردەستە بوو بەڵام دواتر کە لە کتوپڕ ئەمریکا هێرشی کردەوە سەر ئێران ئەمە چی دروست کردووە با بڵێن بێسیقەی و نامتمانەیەکی لە بازار دروست کردووە بە تایبەتی لەلایەن وەبەرهێنەرە گەورەکان بۆیە ئەمن پێم وایە ئەگەر هەر ئەمڕۆ شارەکە ڕابوەستێ ئەم وەبەرهێنانەی پرۆژەکانی خۆیان ڕاگرتووە و هەوڵی گواستنەوەی سەرمایەکانیان دەدەن بۆ ناوچێ وڵاتێکی ئامن بە ئاسانی و زۆر بە خێرایی ناگەڕێنەوە ناو بازاری کوردستان و عێراق
و ئەو وڵات نەکرد کوردستان و عێراق بەڵکو ئەو وڵاتانەی کە تێوە گڵاون کەوتونەتە ناو شەڕەکەەوە هەتا وڵاتانی کەنداوی عەرەبی یا کەنداوی فارسیش. بەڵێ بۆیە پێم وانییە وەبەرهێنەرەکان زۆر بە خێرایی بگەڕێنەوە بۆیە وەبەرهێنەرەکان چاوەڕوان دەکەن و متابعە و بە دوواداچوون بۆ دۆخەکە دەکەن. ئەگەر تا نەگەنە ئەو قەناعەتەی تا نەگەنە ئەو متمانەیە کە دۆخەکە تەواو سەقام ژیرە و هەڕەشە و مەترسی نەماوە بۆ سەر پرۆژەکانیان بۆ سەر وەبەرهێنانیان بۆ سەر منتیقەکە لە ڕووی ئەمنی و سیاسیەوە ئەوجا یاڵە ئەگەر قەناعەتیان بێ و بگەڕێنەوە بۆیە پێم وانیەوە بە ئاسانی و لە ماوەیەکی کورتخایاندا بگەڕێنەوە بەلایانی کەم ماوەکەی تۆزێ مامناوەند دەبێ ینی ئەگەر شەڕەکە بە کۆتاش بگە لە ئێستا زۆر باش بۆیە کاریگەریەکانی بەجێ دەمێنێت لەسەر خەڵکی منتیقەکە لەسەر وڵاتەکان زۆر باشە اینجا مام موستا بەڕاستی بابەتی تر هەیە کە قسە و گفتوگوی لەسەرکەین کامە بۆ خێزانەکان زۆر گرنگە ئەم هەموو کاریگەریە نەرێنەی کە بەڕێزت باس لێوە کرد کە پریشکی ئەم جەنگە بەداخەوە بەر هەرێمی کوردستان کەوتووە ئێمە خێزانەکان چۆن بتوانین پلانێکی ئابووری گونجاومان هەبێت بۆ ئەوەی لە هەموو بارودۆخەکانە بتوانین بۆ منە خۆمان پارێزین لەو قەیرانانی کە ڕوو بەڕوومانە بێتەوە خێزان لەم بارودۆخی ئێستا پێویستەکات چی بکات لە ڕووی ئابووریەوە بەتایبەت؟ ینی زانی گرنگە ینی کێشەیەکی با بڵێن دەتوانم بڵێم ڕاهێکی حەلی کورتخایەن هەیە نە درێژخایەن. بەشێک لە خێزانەکانی کوردستان بە تایبەتیش ئەوەی توانای دابینکردنی هەندێک لە کەلوپەلوشمەکەکانی خۆی هەیە توانای با بڵێن مالی هەیە بتوانێت هەندێک کەلوپەل و پێداویستی خۆی دابین بکە بۆ ماوەیە کە بتوانێت پشتیان پێ ببەستێ و لە بەرامبەریشدا هەندێک مەسروفات و خەرجی کەمالی هەیە ناپێویست هەیە ئەمانە زۆر کەم بکاتەوە ینی ئەم خەرجی و مەساریفانەی کە لەم پێداویستە کەمالیانە دەکا بیخاتە مەجای هەم بەشێکی بخاتە پاشەکەوت بۆ ئەو ڕۆژە ڕەشانەی خوا نەخواستەکە چاوەڕوان دەکرێت لە پێش بێ هەم بەشێکی بخاتە خزمەتی دابینکردنی ئەو پێداویستیانەی کە ناتوانێت بەبێ ئەوان بژینیان کاریگەری گەورە و ڕاستەخۆی لەسەر ژیانی تاک و خێزانەکان هەیە بۆیە ئەگەر بتوانێت با بڵێن پلانێکی ورد و دروست بۆ ئەو بودجێ خێزانەی کە هەیە تیجا کەمە یا زۆر بە قەنەعەتی من بیکا بە سێبەشەوە ڕەنگە هاوکار بێ یارمەتی دەربێ بۆ ماوەیەکی کورتخایەن یا مامناوەند وەکو گوتم بەشێکی بۆ پێداویستە زەروریەکانی ڕۆژانەی ئێستا بەشێکی بۆ ئیدیخار و پاشەکەوت بەشێکیشی بۆ دابینکردن و خەزمکردنی ئەو پێداویستیانەی کە ناتوانێت بەبێ ئەوان بژێ. دەستخۆشی بۆ بەڕێز مامۆستا محەممەد حسێن سپۆری ئابووری سوپاس بۆ ئەوەی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمان نبوویمان دوو نەبی دەستخۆش.